یەکەی توێژینەوەی یاسایی و سیاسی لە فاکەڵتی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی سۆران بە هەماهەنگی لەگەڵ پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن پانێڵێک دەربارەی پرسی لە مەرکەزیەت و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ ناوەندە کارگێڕیەکان ساز دەکات. بەڵام بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پانێڵەکە ڕاستەوخۆ لە سۆرانەوە ئازاد ئۆمەراوی پەیامنەری پەیام وەردەگرین. ئازاد ئەسڵاوی خوارد لێبێت، زانیاری زیاتر لەسەر ئەو پانێڵە لای تۆ چییە؟ بەڵێ کاک دانا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. من ئێستا لە زانکۆی سۆرانم دیارە یەکەی توێژینەوەی فاکەڵتی یاسا و پەیوەندیە نێودەوڵەتیەکان بە هاوکاری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن و ڕاپرسی دیارە لێرە باس لە لامەرکەزی کارگێڕی ئەکرێتن لە هەرێمی کوردستان. چەندین بابەت ئەخرێنە ڕوو دیارە لێرە قایمقام و بەڕێوەبەری ناحیەکانیش ئامادەن و هەروەها پەیمانگای کوردی بۆ ڕاپرسی و هەڵبژاردن دیارە ئەوان ڕاپرسیان لە چەند قەزایەکی سنووری پارێزگای هەولێر ئەنجام داوە. ڕاپرسیەکەیان لێرە ئەخەنە ڕووتیایدا دیارە 183 هاوڵاتیان باس بەو جۆرە وەڵامی پرسیارەکانی ئەوان داوە ئەوان لە مەرکەزیان لە لاپەسەندترە. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بابەتەکەمان ئەچمە لای بەڕێز دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری ڕاگرایەتی فاکەڵتی یاسا و پەیوەندیە نێودەوڵەتیەکان. دکتۆر ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن ئەگەر زانیاری زیاترمان لەسەر بەڕێوەچوونی ئەم سیمپۆزیۆمە پێ بدەین. بەخێر بنجانە چی دیکە ئەوەی ئێستا ئێمە گوێمان لێ لە باکگراوند بەڕێز کاکرمان عیزەتە قایمقامی قەزای سۆران باز لەو ئاستەنگانە دەکا کە ئەوان وەکو ئیدارە دێتە پێشیان لە کاتی جێبەجێکردنی خەدەماتەکان. واتە ئەو ڕۆیسە گفتوگویەکی زۆر باش بڕاستی لە نێوان ئەکادمیەکان و لە نێوان یەکە کارچێڕیەکان هەیە. ئەکادمیەکان هەڵبەت باز لە پێویستی و پێداویستەکانی سیستمی لامەرکەزی دەکەن و چۆن بۆ نمونە دەسەڵات شۆڕ بکرێتەوە، چۆن خەڵک بتوانێت باشترین خەدەماتی پێ بگە بە ئاسانترین ڕێگە. بەڕێوەبەرانی یەکە کارجێڕیەکانی باز لە ئاسەنگەکان دەکەن. ئێستا ئەوەی کاکرمان بۆ نمونێک لەو نمونانە باسی کرد کە شاری سۆران چەند داهاتی هەبوو ساڵانە بۆ نمونە و ئەوان دەسەڵاتیان نەبووە هیچ کەم لەو داهاتە یان تەنان ڕێژێکی زۆر کەم لەو داهاتە بخەنە خزمەت پرۆژەکان. داهاتەکە گەڕاوەتەوە مەرکەز، گەڕاوەتە هەولێر بۆ نمونە حکوومەتی هەرێم، دوای حکوومەتی هەرێم دەسەڵاتەکانی داهاتەکانی دابش کردوتەوە. بۆیە لێرە ئەو گفتوگوی زۆر گرنگە بەڕاستی لە ئێستادا و ئێمە ئەوڕۆ تێدەگەین کە لامەرکەزی بۆچی گرنگە هەبێ و لە کوردستان بربەستەکانی چین. لامەرکەزیەت تا چەندە بۆ هاوڵاتیان گرنگە، بە تایبەت ئێمەگە لە شوێنێک چۆک قەزای سۆران خۆت ئاماژەش کردە ئەوان داهاتیان هەبوو نەیانتوانی وەسەری بکەن. سەبارەت بە ئیشوکاری هاوڵاتیان تا چەندە گرنگە لێرە ئیشوکارەکانیان ڕای بکرێت لە زیاتەوەی بستنە پارێزگا. ئەوڕۆ هەندێک مۆدێلی دیکەش باس کرا. من خۆشم وەکو تەجروبە 6 ساڵ لە بەریتانیا ژیاوم دەزانم کە چەند گرنگە هاوڵاتی بتوانێت بۆ نمونە ئیشوکارەکانی خۆی بە تایبەت ئەوەی پەیوەندی بە خەدەماتی ڕاستەوخۆ هەیە، مەسەلەی پەروەردە، مەسەلەی تەندروستی، خزمەتگوزاریەکانی دیکەی، مەسەلەی ڕێگاوبان و جادە و بابەتانە هەمووی لە ناو دەسەڵاتی خۆجەی جێبەجێ بکرێ. زۆر گرنگە بۆ نمونە ئەنجومەنی قەزا ئەگەر دروست بکرێت لە ئایندا بتوانێت بەشێکی باشی و کاروبارانی خەڵک لێرە بەڕێوە بە بەبێ خەڵک پێویستی بە تەوقیعێک بۆ نمونە هەبێ بڕوا بۆ وەزیری پەروەردە یان وەزیری تەندروستی لە هەولێر چەند ڕۆژێک بمێنێتەوە سڕە بگرێ مەسروع بکە، خەتەر دەکەوێتە سەر ژیانی لە ڕێەوە هاتووە. بۆی زۆر گرنگە بەڕاستی بۆ ڕایکردنی کاروباری خەڵک، بۆ مەسەلەی بە ئاسانتر گەیاندنی خزمەتگوزارەکان بۆ خەڵک دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە لە ناوەندەوە و لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پارێزگاکان و بۆ قەزا و ناحیەکان بۆ ئەنجومەن هەڵبژێردراوەکان. ئەمە تەمان بۆ هاوڵاتی زۆر گرنگە وەکو باسم کرد خزمەتگوزارەکان باشتر دەگەن، کوالیتی خزمەتگوزارەکان باشتر دەبێ و خەڵک دەتوانێت تەنانەت چاودێری دەسەڵاتیش بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هێمن میرانی ڕاگری فاکەڵتی یاسا و پەیوەندیە نێودەوڵەتیەکان. بەڵێ کاک دانا من گەڕێمەوە لای تۆ. بەڵێ ئازاد ئۆمەراوی پەیامنەری پەیام لە سۆرانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکە.